ناسەقامگیری بەهای دۆلار بەرامبەر دیناری عراقی بازاڕەکانی عراق و هەرێمی شەڵەقاندووە. لە ماوەی 2 مانگی ڕابردوودا دیناری عراقی لە بەرامبەر دۆلار 12% بەهاکەی لەدەست داوە. ئەمە جگەلەوەی بەهای دۆلار سەقامگیر نییە و بە دەقیقە گۆڕانکاری بەسەر بەهاکەیدا دێت و خەڵکی دووچاری شڵەژان کردووە. دوو دەفتەری هەیە لە ماڵە، ئەم دوو دەفتەرە هێنێتە بازار و لە 149 گۆڕیوێتەوە. ئەمە ئیسا لە 12 بۆ ئەم وەختە 15ش نرخەکەی لە ماڵە لە دەست داوە، ینی لە دوو دەفتەرە تقریبان 3 ملیۆن دینار زەرری کردووە کابرا لە 49 گۆڕیوێتەوە. بەڵام خەڵکە ئەوەی کە لە بازاڕایە بە بەردەوامی بە پێی شەپۆلەکانی بەرز و نزمی بازاڕی شەکا، ینی زیانی بەرنەکەوتووە زۆر وەکوەوەی کە لە 49 گۆڕیوێتەوە. جێگیرنەبوونی بەهای دۆلار ئیشوکاری بەشێکی زۆر لە بازرگانەکانی ڕاگرتووە. بەوپێی بازرگانەکان بە دۆلار کاڵا و شمەک هاوردە دەکەن و بە دینار دەیفرۆشن. کاڵا و شمەکیش لە بازاڕەکاندا 10% نرخیان بەرز بۆتەوە. بەگشتی جۆرێک شڵەژانێکی دروست کردووە ئەو کۆمپانیاکان ناتوان بە شێوەیە بتوان مامەڵی پێوە بکەن، چونکە شمەکان بە دۆلارێکردن بەشێکی زۆران بە دیناری فرۆشنەوە. هاوسەنگێکی دروست کردووە لە بازارە جۆرێک هەم بۆ خەڵک هەم بۆ کۆمپانیاکانش بەگشت. ئێستا بەشێکی زۆری کۆمپانیاکان ئەوانەی کە بە دۆلار بەگشتی مامەڵاکەن تا ڕادەیەکی زۆر ئەتوان بڵێن ئیشەکانیان وەساندۆ ئیش ناکەن، چاوەڕێی جێگیربوون نرخی دۆلار دەکەن. بەرزبوونەوەی بەهای دۆلار زیاتر زیانی بە خەڵک گەیاندووە، وەک لە بازرگان و کاسبکاران بەوپێی نرخ بەرز بۆتەوە و کاڵا و شمەکیشان لەسەر گران بووە. ئەمە جگەلەوەی زۆربەی خەڵک پێداویستی ناوماڵ و کشت و کاڵی و جۆرەکانی تری پێداویستی بە قەرزی دۆلار لە کۆمپانیەکان کڕیوە و موچەکەشی بە دینار وەردەگرێت. ئەگەر لە وڵاتێکی ترا بواە و دۆلار بەو شێوە گران بواە تەسەوڕم ناکرد بە قەدەر ئێمە کاریگەری بە لەبەرەوە ئێمە هیچ شتێکی خۆمانی خۆمان نییە، هەمووی لە دەرەوە دی، هەمووی بە دۆلار مامەڵی پێوەکرێ، بۆیە کاریگەریەکانی زۆرە لەو ماوە کورتەیە کە بەرز بۆتەوە کاریگەرێکی بە ئاشکرا دیارە. سەرباری بەڵێنە بەردەوامەکانی بانکی ناوەندی عراق بۆ جێگیرکردنی بەهای دۆلار، بەڵام ڕۆژ دوای ڕۆژ بازاڕی درا و ناسەقامگیرتر دەبێت. ئەمەش خەڵکی تەواو نیگەران کردووە. بەرەو خوار بیا بەرەو سەرەوە بڕوا بەهای دۆلار ئەم دۆخە هەروە بە شڵەژاوی مێنێتەوە کە ساحیبی هیچ شتێک نییە، بەڵام جێگیر بێ بە هەر نرخێک بێ باشترە بۆ پێم وایە بۆ خەڵکانی کە خەڵکی بازرگانی کردنن و کاریگەری لە ڕاستە خۆی کردوە سەر دۆخی دەرونی خەڵک و بە حکمیەوەی ئێستا هەموو گیان تاکە دراو لە گیانە یاسەکەم مامەڵی پێوەکرێت دۆلارە. زەرمەندترین توێژ لە ناسەقامگیری بەهای دۆلار موچەخۆرانن کە بەشێکی زۆر لە خەڵکی هەرێم پێک دەهێنن بەهۆی ئەوەی موچەکانیان بە دینار وەردەگرن، لە کاتێکدا کاڵا و شمەک بە دۆلار هاوردەی بازاڕەکان دەکرێت و نرخی پێداویستیەکانیان لە بازاڕدا تەواو لەسەر گران بووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.